ژیان جوانە و لە پاش مردنت شوو دەکەمەوە بە کەسێکی تر. پاشا و چواژنە جیاوازەکەی. دەگێڕنەوە پاشایەک هەبوو، چوار ژنی هەبوو. ژنی چوارەمی زۆر خۆش دەویست. هەموو شتێکی دەکرد بۆ ڕازیکردنی. بە هەر شێوەیەک بێت ژنی سێمیشی خۆش دەویست. بەڵام لەو بڕوایەدا بوو هەر ڕۆژێک بێت لە پێناو کەسێکی تردا بەجێی دەهێڵێ. لە کاتی ناڕەحەتی و خەم و خەفەتدا ڕووی دەکردا ژنی دووەم. لە کاتە ناخۆشەکاندا دەتۆلەی ئەو و گوێی لێ دەگرت. بەڵام ژنی یەکەمی بە تەواوی ئیهمال کردبوو. هیچ گرنگیەکی پێنەدەدا، مافەکانی پێشێل دەکرد. سەرباری ئەوەی ژنی یەکەمی هۆکاری پاراستنی شانشینەکەی بوو. ڕۆژێک لە ڕۆژان پاشا نەخۆش کەوت. نەخۆشیەکەی هێندە قورس بوو، کەوتە حاڵەتی مردن. لەو کاتەدا بیری کردەوە کەوا چوار ژنی هەیە و ئەجەلی دێت. حەزی نەدەکرد بە تەنیا بچێتە ناو گۆڕەوە. هەر بۆیە ژنەکانی یەک بە یەک بانگێش کرد و پرسیاری لێکردن. بە ژنی چوارەمی وت لە هەموو ژنەکان زیاتر تۆم خۆشویست. هەموو شتێکم کرد بۆ ڕازیکردنت و ئێستا کاتی مردنم نزیک بۆتەوە. ئایا لەگەڵم دێیت بۆ ناو گۆڕ؟ ژنی چوارەم وتی ئەوە مەحاڵە، چۆن شتی وا دەکەم. ڕاستەوخۆ چووە دەرەوە. ژنی سێمی بان کرد بەویشی وت بە درێژایی ژیانم تۆم خۆشویست. ئایا لەگەڵم دێیتە ناو گۆڕ؟ وتی بە دڵنیاییەوە نەخێر. ژیان جوانە و لە پاش مردنت شوو دەکەمەوە بە کەسێکی تر. پاشان ژنی دووەمی بان کرد و پێیوت بەردەوام لە کاتی خەم و خەفەت و ناخۆشیدا دەهاتم بۆ لای تۆ. زۆرینەی کاتیش قوربانیم لە پێناودا بەخشی. ئایا بۆ ناو گۆڕ لەگەڵم دێیت؟ ئەویش وتی بمبورە، ناتوانم داواکەت بەجێ بهێنم. ئەو شتەی بتوانم بۆت ئەنجام بدەم تاوەکو سەر گۆڕەکە لەگەڵت دێم. پاشا هەستی بە ناخۆشێکی زۆر کرد. کاتێک گوێی لە وەڵامی سێ هاوسەرەکەی بوو. بەڵام دەنگێک لە دوورەوە وتی من لەگەڵت دێم بۆ ناو گۆڕەکەت. بۆ هەر شوێنێک بچیت لەگەڵت دەبم. کاتێک پاشا سەیری کرد ژنی یەکەمیەتی بەبێ ئەوەی داوای لێ بکات. بەڵام لە چه حاڵەتێکدا بەهۆی ئیهمالکردنی پاشاوە لاواز و ناساخ بوو. پاشا هەستی بە شەرمەزاری کرد کە ژنەکەی بەو جۆرە بینی. وتی دەبوو زیاتر گرنگیم بە تۆ بدایە تاوەکو ئەوانی تر. بەڵام ئایا دەزانی هەمووان چوار ژنمان هەیە؟ ژنی چوارەم لاشەیە. چەندێک گرنگی بە لاشەمان بدەین و ئارەزوەکانمان بەجێ بهێنین، بەڵام کە مردن یەخەی گرتین ڕاستەوخۆ بەجێمان دەهێڵێ. ژنی سێیەم سەروەت و سامانە. لە پاش مردنت دەڕوات بۆ کەسانی تر. ژنی دووەم خێزان و هاوڕێ و خزمەکانمانن. چەندێک قوربانیان لە پێناودا بدەین لە کاتی مردندا تاکو سەرگۆڕەکە دێن لەگەڵت. بەڵام ژنی یەکەم کردەوەکانتن. لەسەر حسابی ئارەزوەکان ئیهمالی دەکەین. بەڵام تەنیا شتە لەگەڵ دێتە ناو گۆڕەکەشتەوە. کەواتە دەبێت ئەم پرسیارە لە خۆت بکەیت. ئەگەر ڕۆحت بچێتە سەر شێوەی مرۆڤێک وەک ژنی یەکەمی پاشا بەهۆی ئیهمالکردن و گرنگی پێنادانەوە لاواز و ناساخە، یان بەهێز و ئامادەیە بۆ دوای مردن.